لەگەڵتان بەردەوامی لە ئێستاە زۆر جار گوێمان لەوە بێت کاتێک باسی بابەتی تەندروستی و ئاگامان لە تەندروستی خۆمان بێت هەندێک لە کەسەکان زۆر بەخەمەوەن گرنگی بەم بابەتادەن ساڵانە یان چەند مانگجارێک پشکنینێکی گشتی ئەکەن ئەوەی کە ڕێژەی چاوریەکان ئامە لە ناو خەڵکایتر زۆر باوە ئەو چێت بۆ شەکرەکەی بۆ جۆرەکانی چاوریە بۆ ئامانە زۆر پشکنین ئەکرێت بەڵام زۆر جار ئەوچێت ئەبێ سەردانی پزیشکی لە پزیشکەکان پرسیارکەیت تۆ چه پشکنینێکی گشتیت پێویستە ئێمە گرتومانە بەم دوو سێ جۆرەوە بەڵام بەداخەوە ئێمە ساڵانە گوێمان لە بێت زۆرێک لە نەخۆشیەکانی ترە لە جۆرەکانی شێرپەنجەیە کە لانێت لەم چەند پشکنینە بۆمان دەرناکەوێت جا ئێمە لە تاریان بەشەمان قساکەن لەسەرەوەی کە کاتێک باسی پشکنینی گشتی ئەکرێت بشەوە گشتەکەی مەبەست لێی چییە و بۆ نمونە هەر هاوڵاتیەک خۆی پێویستەکە لەسەرم پشکنینە گشتیانە چی بزانێت و یەک خاڵی تر هەیە سەرکۆ تاکو ئێستا تۆ چوی ئەنجامی پشکنینەکان چون تۆ کە ساڵانە گوێم لێ بێت ئەپرسی دەڵی لە پزیشکەکانە چی پشکنینی گشتی ئەنجامێ خۆت دیت ئەی خوێنێتەوە ئەنجامەکانیان نە ئەیبێت بۆ پزیشک بۆت بخوێنێتەوە خۆی بەدڵنیاوی بێ بۆ پزیشکەکەت بۆ کەسێکە پێتەڵێ ڕێژەکان چەنە چی نۆرماڵە چیت خراپە چیە بێ باشکەی ئەمانە من خۆمە مساڵە پشکنینەکەم و پشکنینەکەش زۆر شتت بۆ تۆ دڵنیواییدا لانی دەرونیش تۆزم ینی ئاسوودا بیت جا بە تایبەتی ئەم مانگی ڕەمەزانە دوایی میوانەکەشمان زۆر خەڵک لە نوێی مانگی ڕەمەزانیان لە مانگی ڕەمەزانە چوو پشکنینی کردووە و ئایا بۆ پشکنین بۆتە قەلاقی لای زۆر پێی کەس باو پرسیاری ناوێرێ بیکە ناوێرە بیکات یاخود زۆر کەس ئێستا ئەوە مێت ئەو پرسیارە کاگەرش بۆمان ڕوون کاتەوە بۆ ئێمەی هاوڵاتی ئەڵێ وازم لە پشکنین لێناوە بەخوا نازانم ئەچم بۆ ئەم نەخۆشخانەیە پێمەڵە خوێنەکە و ئەمەنەیە یەم بۆم نەخۆشخانە نیوەی ئەوەش نییە ئایا ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ئەمەمانی ڕوونکردنەوەمانە کەسی وا هەیە ئەڵێ ئەنجامێکیان داوەتەوە بە من هەر من ئەوە لە چوون بەدوایە گۆڕیوە لەگەڵ ئەنجامێکت پێ ئەیەن تۆ پیاوی بەلاتەوە سێرە ئەڵێمە من پیامە بۆ ئەمەنجامەدراوەتە بەمە و هەروەها بۆیە باسی ئەمەم لەگەڵا کردیت ئێمە ئێستا ئەم چات GPT بابەت و ئەمانە هەیە لە یان لە ئینتەرنێتە سێرچێکەکەن ئەڵێ نەبێ ڕێژەی فلانشتەکە ئەوە نەبێت لە کاتێکە لانەیە ئەمە ئەم باڵێن ئەنجامانە هەمووی بەیەکەوە تۆ بتوانێت خوێندنەوەیکی گشتی بۆ بکەی ئەوە ئیشی پزیشکە کاتر لەگەڵ میوانەکەمان باسی ئەوواکەین کە ئەم خوێندنەوەنەکە خۆمان ئەیکەین بەڕاستی ئەسڵ زەرەرمان لێ ئەیات و هەر بۆیە میوانی بەڕێزی بەرنامەکەمان هێرش حەسەن یوسف سەرپەرشتیاری تاقیگەی نەخۆشخانەی هەیوە لەسەر ئەم بابەتە زانیاری زیاترمان پێشکەشەکە کاکێرش سڵاوی لێبێ بەخێر بێ ئێمە کاتێک ئەو ترێت پشکنینی گشتی هەمومان خەیاڵمان بەرەو ئەم تریگلیسرید و کلسترۆڵ و ئەم شەکر و ئەمان و شکری سێمانگیەکەش ئێستا فێری بووین ئەمانە ئەڕوا بەڵام ئێوە چۆن باسی پشکنینی گشتیەکەن بەیانیە و بینەرانی کورسات باش طبعاً ئەگەر لە چوارچەوەی پێناسەیەکە پێناسەی پشکنینی گشتی بکەین کاتێک نەخۆشێک سەردانی دکتۆرێکی بەڕێزەکە یەکێکە لە بنەمە بنەڕەتیە زانستیەکان لە زانستی پزیشکیدا بۆ هەڵسەنگاندنی دۆخی نەخۆش لە ڕێەوە هەڵسەنگاندنی دۆخی نەخۆش هەڵسەنگاندن بۆ دۆخی نەخۆش دەکات و نیشانە سەرەتاییەکان دیاریەکات کە ئەمەش خۆی لە چەند پشتینەکە ئەگرێتەوە کە لە لای پزیشک ئەکرێت یەکەم شت جوڵە و شێوازی ڕوخساری ئەمە یەکەم شتە ئایا جوڵەی پەلەکانی کاتێک هەر نەخۆشێک سەردانیەکە جوڵەی پەلەکان ڕوخسار ئەمانە زۆر گرنگن بزانێت تاوەکو بە شێوەیەکی گشتی تەبیعیە دووەم لە ڕێی دەستلێدانەوە دەستلێدان لە ئەندامەکانی جەستە دڵە ئەفو جگەرە سەپڵە گوچیلەکانن لیمفەگرەکانن لە ڕێ ئەمانەوە ئەزانێ ئایا قەبارەکەیان لە قەبارەیەکی نۆرماڵ و ئاساییدایە چونکە هەر گۆڕانێکی قەبارەی ئەندامەکانی جەستە ماکێکی خراپە بەرەو شتێکی کەمان ئەبات کە ئەبێ ئاگامان لێبێت سێم لە ڕێی کۆمەڵێک پشکنینی ترەوە وەکو فشاری خوێنە پلەی گەرمی لەشە لێدانی دڵە و لێدانی هەناسە لە خولەکێکدا ئەمانە هەموو کۆمەڵێک پشکنینن کە پزیشکی بەڕێزەیان کات بۆ ئەوەی لەگەڵ ئەو ڕێنمایی ئەو چیرۆکەی خۆت کاتە ئەو هەستیرەی کە هاتە بە دکتۆرەکەی ئەڵێ هەمووی بەیەکەوە ئیمەیجێک لای دکتۆرەکە دروست دەکات کە ئینێرێت بۆ پشکنینی تاقیگەی باشە تەوەرێ بەنامەکەمان کە پشکنین تاقیگەی هەمویان بەیەکەوە تاوان چیرۆکەکەی تۆ
لەپاڵ ئەو نیشانانەی کە دکتۆرە کەستی پێکردو لەپاڵ پشتین تاقیگەیەکانە بە هەمویان بێکەوە چی لای پزیشکە بەڕێزەکە دروستەکات ئەو ئەگەێنتە دەستنیشانکردنی حاڵەتەکەیتەوە باش ئەمە بە شێوەیەکی گشتی پشکنینی گشتیە ئەوەی تەوەرەی ئێمەیە تەوەرەی بەرنامەکەمانە پشکنی تاقیگەی یا بووە بە ئەوەی کە زۆر باس ئەکرێ فەحسی عام طبعا فەحسی عام بووە بە دێڕێک بۆ لێک تێگەیشتنی دکتۆر لە کارمەند دکتۆر لە نەخۆش کارمەندی تاقیگە لە نەخۆش ینی بووە بە دێڕێکی لێک تێگەیشتن لە یەکتر بۆ ئەوەی ئێمە لە تەندروستیمان دڵنیابین پێویستە لە تەندروستی چەند ئەندامێکی جەستە دڵنیابین کە ئەندامی هەرە گرنگی جەستن کە یەکەمیان بە دڵ دەست پێ ئەکات تۆ بۆ ئەوەی لە تەندروستی دڵت دڵنیابیت پێویستە لە کۆمەڵێکشە دڵنیابی ئەویش چاودەکانن خۆی لە چوار فەحسابینێتەوە کۆلیسترۆڵە ترایگلیسیرایدە LDL HDL هەر کاتێک ئەم چوارت باش بن تۆ بە ڕێژەیەکی باش لە تەندروستی دڵت دڵنیای ئەمە ئەندامی یەکەم کە دڵە ئەندامی دووەم کە زۆر گرنگە ئاگامان لێبێت گورچیلەکانن چونکە ڕۆژانە زیاد لە 100 لیتر پاڵاوتن لە لەشی ئێمە یاکن دەی بۆ ئەوەی بە تەندروستی بیان هێڵینەوە ئەبێت ئاگامان لە ئەنزیمەکانی گورچیلە بێت کاتێک تۆ ئەمانت باش بوو کەواتە لاینێکی تری جەستەی تۆ تەندروستە و گونجا ینی ڕێکوپێکە یەکێکی تر لەو ئەندامانێکی جەستە کە زۆر گرنگە جگەرە کە بەشێکی زۆری دیتۆکسیفیکیشن لە لەشا کە ڕوئەدات بۆ ئەوەی تۆ شتێک لە ناو جەستەدا ڕوئەدات بۆی جەستە پاک بێتەوە جگەری گورچیلە بێکەوە ئەمیشاکەن کەواتە ئەندامێکی تری جەستەش بۆ ئەوەی ئێمە لە تەندروستەکەی دڵنیابین چییە جگەرە ئەمیش لە ڕێگەی کۆمەڵێک ئەنزیمەوەیە کە خۆی لە GPT GOT لەگەڵ TSB بە دایرکت و ئیندایرکتەوە لەگەڵ GGT ئەمانەشت باش بوون کەواتە تۆ لەسێ ئەندام دڵنیا بوویتەوە یەکێکی تر لەو ئەندامانش کە زۆر گرنگە باسی بکەین پەنکریاس بەرپرسە لە سووتاندنی ڕێژەی شەکر لە لەشی ئێمەیە ئەمیش لە ڕێگەی دوو فەحسەوە کە بە شێوەیەکی سادەی ئەتوانین بکەین یەکیان شەکرەی سێمانگیە ئەوی کەشیان شەکرەی ئاساییە کەواتە ئێمە چێکی چواشتمان کردەوە دڵە جگەرە گورچیلێ پەنکریاسە شتێکی کەش هەیە پێڵێن کۆندامی سووران کۆندامی سووران چییە خوێن و پێکهاتەکانی خوێن ئەویش لە ڕێگەی CBCەوە کە پێمانڵێ ڕێژەی خوێن خستی خوێن پەڕەکانی خوێن با بە شێوەیەکی کۆمەڵایەتیانتر قسەکەین ینی فەحسی ئیلتیهاباتی خوێنیش ئەزانین کەواتە تۆ لە ڕێگەی ئەم پێنج تشکێن تاقیگەیەوە تۆ ئەتوانی لە دۆخی تەندروستی خۆ دڵنیابی باش کاگەرش ئەمانە هەمووی ئەو ڕێگەیانن کە ڕێگای تەندروستیە و هەوڵاتی ئەتوانێت دڵنیا بێتەوە لەوەی کە جەستی تەندروستە یاخود تەندروست نییە بەڵام با لە گلەیەکی من و هەموو ئەوانەی کەشەوە دەست پێ بکەین بۆچی بێمتمانەیەکمان لا دروست بووە ئەڵێن لە شوێنێکم پشکنی ناکەین لەگەر شوێنێک کە جیاوازە ئەمانەیە جەنابەت ڕووکردنەوەمان بیتێ لەسەر ئەمە بووی کە هاوڵاتیان قەلق نەبن کە پەشێکی پێیوەستە بەلایانی دەرونیەوە زۆر جار لەوانەیە زۆر کەس هات بێتە لای جەنابتان توێتی تخوا خێرا پشکنێکم بۆ بکە ماشەڵڵا هیچیشی نەبووە بەس دەرونیە خۆی تێکگا و نەخۆش بووە بۆی کە ئێمە هاوڵاتی بتوانین شتەکانمان لا ڕوون بێ ئێوە جەنابتان ڕۆژانە بەرکەوتنتانێ لەگەڵم بەشانەیە بۆچی جیاوازی هەیە خۆ هەر ئامێرێک نییە و ڕێژەکان دیاریەکات تەمەن پرسیارەکە زۆر بەجێیە پێش هەموو شتێک زۆر گرنگە بزانین پشتنین تاقیگەی لە چ کاتێکە ئەکرێت باشترین کات ئەوەیە تۆ بەلایانی کەمەوە 10 بۆ 12 ساعتی شتێک نەخوارد بێت ئەنجا بچی بۆی خوێن لێوە بگیرێ و پشتینەکە بکەین هەنێک جار جیاوازی لە کاتی وەرگرتنەکەیە تۆ نانوکەوابێکی شەور خواردووە بچی فەحسی چەورەکان بکەی بە ئەکیدی هەر بەرز دەرەچێت دوای هەفتەیە کەش بە ناشتایی بکەیتەوە بە ئەکیدی کەم دەرەچێت ینی ئەمە بۆ خۆی زۆر گرنگە لە پاڵ ئەمەیە شتێکی تر هەیە کە لەوانی زۆر جار هاوڵاتی پێی پێ نەبات ئەویش ئەوەیە هەر مادەیەکی تاقیگەی دروست ئەکرێ بۆ ئەوەی پشکنینی تاقیگەی پێ بکرێت جۆرێک لە ستەیبڵەتی تایبەتی هەیە ئەم ستەیبڵەتیە کاتێک ئەکرێتە جیهازەوە بۆ ماوەیەکی دیاریکرا و ستەیبڵەتەکەی بە باشی ئەمێنێتەوە بەڵام دوای ئەوە وردە ئەم ستەیبڵەتیە لەدەست ئەیە جێگیری ستەیبڵەتی با بکەین بۆی جۆرێک لە جێگیری تایبەتی هەیە ئەم جێگیریەم بە مروری زەمان جێگیرێکی لەدەست ئەیات
باش تۆ سەردانی شوێنەکەی لە ڕۆژێکا دەنەخۆشی هەیە ئەو کتەشکە لە جیهازەکەی ئەوایە بەشی 300 نەخۆشەکات کەواتە بەشی زیاد تقریبا دەنەخۆش 30 ڕۆژ لەو جیهازیە ئەمێنێتەوە ئەمە وا ئاکات بەشێک لە جێگیری ئەو مادەیە کە پشتین تاقیەکەی پێکرێت لە دەستی بات و لە کۆتاییشە کاریگەی لەسەر نەتیجەکە ئەبێت چونکە وەکو ئەوەی سەرتانیە کە بە فرێشی کراوتە جیهازەکە و نەتیجەیەکی دروست باتێ ئەی چی بکەین لەم حاڵەتەیە من ئەگەر خۆم بم ئەچمە ئەو شوێنانەی کە قەرەباڵغن بەڵام دڵنیاژ ئەبم لە کواڵیتیەکەی شوێنە قەرەباڵغەکان لەبەرەوەی نەخۆشیان زۆرە بڕی ئەو کتەی کە پشتینە تاقیەکەی پێکرێت کاتێکی کەمتر لە جیازە ئەمێنێتەوە ئەمە ژوە ئەکان نەتیجەیەکی دروست دەستۆی هاوڵاتی بکەوێت بۆیە زۆر جار ئەو تاقی گەلاکۆڵانەکان لەگەڵ حرمەتم بۆیان ئەوانەی کە نەخۆشیان کەمە وا ئەکات کە وەکو نەخۆشخانە گەورەکان وەکو سنتەرە گەورەکان نەتیجەیان 100% وەکو ئەوان دروست نەبێت داوای لە بردم هەیە بۆ ئەوان ئەمە ڕکلام نییە بۆ هیچ شوێنێک بەڵام ئەمە واقعی حاڵە ینی ئەو کتە ستیبلیتێکی تایبەتی هەیە کە بە مروری زەرمان لە دەستیەیە خۆی زۆر جاریش بەڕاستی ئەمە لە نزیکۆ من بینیومە ینی ئێستا دوور نەڕۆی نەخۆشخانەی شارمانێ کە ئەم نەخۆشخانەیە بەڕاستی بۆ هەموو خەڵکی شاری سلێمانی و بۆ ئەوانەشی کەێنە ناو شاری سلێمانی و بە ڕۆژانە خزمەتەکەن یاخوا لەشیان ساغ بێ بە پزیشک و کارمەندەکانەوە بەبێ گوێندانە ماندوو بوون ینی خەڵکێک هەیە بەڕاستی خۆمان نەبا خۆمان وەکو هاوڵاتی باسکەین خۆمان زۆر جاگلەی بۆ خۆمان دروستەکەین یانی لە نەخۆشخانەکەەوە تا کاگەرش لێرەوە لە کورسات و پێماڵێ و شوێنانی قەرەباڵغن ئەتوانێت پشکنینێکی ڕاستگۆیمان دەستکە لەبەروی ئەو مادەیە یاخودە و شتێکە لە جیازەکەیە نامێنێتەوە بەڵام لەو شوێنانەی کە تۆچی لەباتی بە 2000 بیکەیەکی 25,000 لەوانەش ئەو نەتیجێت نایاتێ بۆی هیواداری نێمە ینی لەوەی کاگەرش و کاچینە سەردانخانەی نەخۆشخانەی شارەکەین پزیشکە بەڕێزەکە پێتەڵە بچۆ پشکنەکە مێرە دەروی خەسەخانە بڕی پارێکی زۆریش بیت و ئەو نەتیجێژ نەی بەدەیت تۆ بۆیە بە هیوادارین لەژێر ڕێنمایی ئەوانە بین ئەو جێگەی دڵخۆشیە بەڕاستی و بابەتێکە باسەکرد هیوادارین کە هەمومانی ترە متمانەیەمانە بێت دەستخۆش جا کاگێرش ئێستا یەک خاڵی تریش هەیە هەندێک لە ئەم تاقیگانە بۆ مناڵن ئێمە ئامێرێکمان هەیە ئەمەنە وردبینە ئەمەنە دقیقە ئەو ئەنجامەیات بەڕاستی جۆری ئامێرەکە یان تەنانەت تەمەنی ئامێرەکە دەورە بینێت؟ طبعاً ئەوەش زۆر پرسیارێکی بەجێ ئەمڕۆ هەر ئامێرە و پرنسپڵێکی تایبەتی هەیە بۆ ئیشکردن بەشی زۆری ئامێرەکان ئەمڕۆ لەسەر ینی پرنسپڵی ئیشکردنەکەیان نزیکە لە یەکترەوە توانین بڵێن بەڵام ئیتر براندیش تا براند فەرقەکات ئێستا کۆمەڵێک براند هەیە 100 ساڵ تەمەنیەتی لەگەڵ براندێکا کە 10 ساڵە هاتوتە ناو دنیای پزیشکی و تاقیگەیەوە بە ئەکیدی ئەو خبرەیەکی باشتری هەیە و شارەزاترە و ئەو ئەن ئەسڵەن ئەوانەیە خۆی دیزاینی ئەو پرنسپڵە بێ کە دروستی کرد بەڵام تر ئەم هاتوو لەوی وەرگرتووە بۆیە ئەوانەش بۆ خۆی گرنگن ئەوەی کە لە نەخۆشخانە حکوومەکاندا هەیە بە شێوەیەکی گشتی بەراندا کلاس ئەکان ئەوانن کە لە سەرەتای دروستبیانە خۆیان دیزاینی ئەم شتیان کردووە نەتوانم بڵێم بەڵام لە پاڵیشیا بەشێکی زۆری نەخۆشخانە ئەهلیەکانیش تاقیگە ئەهلیەکانیش هەمان ئامێریان هەیە بەڵام لە ساڵ 90 بەرەو سەرەوەی ئامێرەکانی نەخۆشخانە حکوومیەکان کلاس ئەین بۆ معنایی کە ئەو ئامێرانن کە لە سەرتاوە خۆیان دیزاینی پرنسپلی ئەم ئیشانیان کردو بە شێوەیەکی زۆر باش ئەتوانین پشتیان پێ ببەستین باشە ئێستا هەندێک کات ئێمە لەوانەیە لە ڕێگەی لێوەرگرتنی خوێنەوەیان لە بانقی خوێنەوە ئێستا لە ساری سلێمانی وە لە شارەکانی تریشەیە من خۆم هەمیشەوەکەم ئەگەر پێویستم بەوە بێ کێشێک داوای خوێن بکاتیان خوێنت لە جەستە تازیا بێ دوورەکەم و لە هەموو بابەتانێکە خوێنەکە بەخشم و زۆر تەندروسترە و کەسی کەشی سفاتێک زۆر باش ئەمە لە ڕووی باشە کاگەرش زۆر هاوڵاتی پرسیاری ئەوەی هەیە هەندێک کەسیش ئەمەی بەرکەوتۆ تۆ دوای تۆ بێ کۆدی خۆتە بێ ناوی خۆتە بێ پەیوەندیت پێوەکەنە خوا نەخواستە گەر گرفتێکتە بێ لە نەخۆشیە ئەم خوێنەی کە تۆ ئەی بەخشیت دوجار زۆر کەسمان هەیە تەلەفۆنیان بۆ کرۆتەوە ڕەوانەی لای ئێوەیان کردووە باشە ئەم گرفتانە چییە کە دەرەکەوێت ئایا هەندێک نەخۆشی هەیە بێدەنگە ئێمە هەستی پێ ناکەین بەداخۆ من حەز ناکەم من ناویشی پێنم کۆمەڵی نەخۆشی شێرپەنجە هەیە کە بەداخۆ ئێستا تۆزێک بڵاوە لە هەموو گیانە و لای ئێمەش بڵاوە هەندێکی بێدەنگە و لە پڕ لە تویان دەرەکەوێت ڕاستە ئەم باقی خوێنانە توانن تا چەند
یعنی ئەم پشکنینانە بۆ ئێمەی هاوڵاتیەک لای کاتەوە. طبعا سنتەرەکانی خوێن ئەوانی وەکو بانکی خوێن ناو ئەهێنجن یەکێکن لە بڕبڕەکانی پشتی هەموو شارێک و هەموو لە دنیا هەموو شارێک بۆ ئێستا وەکو نەخۆشخانەی هیوا و سنتەری سالاسیمە ئەگەر بانقی خوێن نەبێت بڕابکە ئەبێت ڕۆژانە لەوانەیە چەندین نەخۆش لەبەر دەستمانە گیان ببەخشێت. بەڵام ئەمان بوون بە سەپۆرتێکی باش بۆ نەخۆشەکان. ئەگەر هاوڵاتی بەڕێزیش ئەوەی کە خوێنی زیادە نەچێت سەردانی ئەوێ بکات سبەینێ ئەو نەخۆشی کە لە نەخۆشخانەی هیوایە پێویستی بە خوێن دەست ناکەوێت. کەواتە بە پێش هەموو شتێک هانی خەڵک بین بچێن ئەمە بکەن چونکە ڕزگارکردنی ژیانی نەخۆشەکە لە بەڕاستی پەیوەستیشە بە هەمومانەوە زۆر سبەینێ دایکی من خوشکی من هەمومان پێمانە بێت ئەمڕۆ شێرپەنجە لە بەردەم هەموو ماڵێکایە و ینی کردوەتەنەڵی فیشەکێکی لە قەوان دەرچوە نازانی کەی بەرتەکەوێت لەبەرەوە زۆر گرنگە بەدەم بانگەوازەکانی بانقی خوێنەوە بی. بۆچی زۆر جار ئەچین بۆ بانقی خوێن کاتێک گەزانین لەو سەرۆ شێرپەنجەیە کرد بۆ دەرەچێت لەوان شێرپەنجەی خوێن بێت. زۆر جار ئێمە شێرپەنجە تەمانێکێک لە کێشەکانی شێرپەنجە بێدەنگەکەیەتی ئاگات لە خۆنی کاتێک گەزانی خۆکە سپەکانت کە بەرپرسن لە سیستمی بەرگریتۆ ژمارەیان گەشتە 100,000 کاتێک ئەمە ڕوو ئەدات کەواتە کارەساتێک لە لەشی تۆیە هەیە لە ڕێ تەمان خۆکە سپەکان چین سەربازن بۆی ئەم کارەساتە کۆنتترۆل بکرێت مێش ئازیا بە مۆخ بۆی سەربازی بەونەرە هەتا هەر سەرباز ئەنێرێت و لەولا شۆ شتەکە کۆنتترۆل ناکرێت بەردەوام ڕێژەکەیانەوە خوێنە زیاکات ڕێک پرنسپڵەکە ئاوایە بۆیە بەزدا بدوایە ڕۆشتۆ بۆەوەی با خوێن ببەخشێ کاکەوتیان بڕۆ بۆ نەخۆشخانەی هیواتەوە بەداخەوە شێرپەنجەتە. ئەمە زۆر جار ڕوو ئەدات لەبەرەوەی ئێمە دوورین لە پشتینە پزیشکەکان بۆیە زۆر گرنگە لە دوای تەمەنی 40 ساڵیەوە پشکنینە پزیشکەکان ئەگەر ساڵانە یەک جار بێت خراپ نییە ئەگەر ساڵان 2 جار بێت زۆر باشتر ئەگەر ساڵانە 3 جار بکرێت هەر زۆر باشە. بەو ڕێژەیە کەوتمان ئەندامەکانی دڵە جگەرە گورچیلەکانن پەنکریاسە لەگەڵ ئەو ڕێژەی خوێنەکە لە ڕێگەی ئەو CBCەوە کە پێڵێن ڕێژەی خوێن و خستی خوێن و پەڕەکانی خوێن و ئیلتیاباتی خوێن لە ڕێوە توانین بزانین ینی ئەگەر شێرپەنجەشت بێت تۆزێک زووتر پێ بزانی کەسێک نەکەوێتە نەخۆشخانەی با بڵێن پشکنینە واکات کە هەم کەسەکە گەخوا نەخواسە پێویستی بە چارەسە بێت لە قۆناغێکی زۆر سرەیە تایە پێ بزانێت ئێمە ئەزانین لەگەڵ ئەو پشکنینە تاکەگەیانی کە بەڕێزت باست کرد ساڵانە بەردەوام ئەوترێت هەندێک پشکنینی تر هەیە زۆر نەخۆشی تر دەرەخاکەلانێ چارەسەرکردنەکەی قورسیش بێت یان پێویستی بە لایەنە مادیەکی زۆر بێت لە وڵاتان بۆ نمونە پشکنینێک وەکو پاپسمیر ئەوەی کە بۆ شێرپەنجەی دەمی ڕەحم لە خاتونەکانە هەیە ئەنجامەدرێت مامۆگرافی ئەنجامەدرێت لە هەندێک وڵات هەیە خوا پێداوەکان نانێ پارێک لە هاوڵاتی وەرنەگیرێت یان بڕەپارێکی زۆر کەم بێ هاوڵاتیش ناچارەکەن خاتونەکان بچەن ئەنجامی بن بەڵام لای ئێمە تێچوەکەی تۆزێک زۆرە لانێ هەموو هاوڵاتێک دەرەقەتینەیە نازووری کۆڵۆنە بەردەوام ئەوترێت لە تەمەنی 45 ساڵەوە بەڕێزت ئەزانی ئەبێ ئەنجام بدرێت لانێ لای ئێمە زۆر ئەمە جێ هێشتا نەکرابێتەوە. بەڵام لانێ کاتێک تۆ بە هاوڵاتیڵی ئەڵێ 40 بە بەمە 50 بە بەمە ئەمە بۆی زۆر بێت ئێهمالی کا بەداخەوە. هەندێک نیشانە هەیە بەڵام وەکو ئەلارمێک وایە وەکو پەلەپیتکێک وایە کەسەکە ئەنجایتر ناچارە کاپچە ئەنجایمە بەڕێزت کاکێرش پێمانەڵی ئەو نیشانانی کە کەسێک ئەگەر لە خۆیان بینی لانێ زووتر بچێت بەدەم نەخۆشیەکەەوە بەڕێزت چۆن باسی ئەماناکە ئەم نیشانانە کامانن تاوان بە سەرتا باسێکی پلانی نەخۆشخانەی هیوا بکەین بکو ئەوە ئێمە وەکو ئیدارە و هەروەها بەڕێوەبرایشی تەندروستی سلێمانی و ئیدارەی نەخۆشخانەی هیواش پلان هەیە سکرینینی پێشوەختە بکەین تامان تۆ ئەم سکرینینی پێشوەختەیە زۆر شتمان لە کۆڵەکاتەوە ینی یەکەم ڕۆڵ کە هەیەی زوو دەستنیشانکردنی شێرپەنجەیە کە ئەمە واکات ئەگەر شێرپەنجەیەک لە قۆناغە سەرەتایەکانە پێ بزانی توێچۆکەی زۆر کەمترە بێت ئەگەر شێرپەنجەیەک لە قۆناغی 34 پێ بزانی بۆ ئەو شێرپەنجانێکی ئێستا زۆر باون هەم ئەوەی کە لە ئافرەتانە زۆر باوە شێرپەنجەی سنگە کە لە ڕێگەی پشکنێکی زۆر ئاسایەوە کە خانمان خۆیان ئەتوان بیکەن بە دەستلێدانێکی بەسیط دەستبردن ئەم دەستی ڕاست بۆ پشتی سەرەوەی ئەولاو بنباڵ و سنگ و ئەوانە
مەساجێکی دەوایری بکات هەستی بە هەر جۆرە لە گرێک شتێکی ئەوە بکات ئەتوانێت بە زووترین کات ڕاوێژ بە پزیشکی پسپۆر بکات. ئەمە یەک. دوو، مامۆگرافیەکێک لە شتە هەرە باشەکان کە ئێستا لە نەخۆشخانەی شار ئەوەندەی ساڵانێکی زۆرە سنتەرێکی مامۆگرافی باشمان هەیە کە لەوێ سکرینین بۆ خانمانەکان لە پیاواندا و لە هەم خانمانیشە، بەڵام لە پیاواندا زیاتر نازۆری کۆڵۆن یەکێکە لە شتە هەرە باشەکان لە دوای 40 ساڵەوە 5 ساڵ جارێک بکرێت یەکێکە لە شتە باشەکان تۆوە ئەکات کە پێشوەختە ئاگاداری ئەوە بیت. ئەگەر خوا نەکردا بەڕێزێک توو شێرپەنجەی کۆڵۆن بێت لە قۆناغەکانی سەرەتای 1 و 2 تاوەکو سەرەتای 3 پێی بزانن بڕوا بکە چارەسەرکردنی زۆر ئاسان. هەیە کاکێرش گیان نیشانەی هەیە گیاندارە خۆش بەڵێ دیارتی نیشانەکانی دوو لە ڕووی ئێوەی بەڕێز قەوزیەکی زۆرە بۆ ماوەیەکی زۆر، هەبوونی خوێنە بەگەشتیە گۆڕانی ڕەنگی پیسایی بۆ ڕەنگێکی ڕەشی تاریک، ئەمانە کۆمەڵێک نیشانن کە لە شێرپەنجەی کۆڵۆنا هەستی پێکرێت. لە ئافرەتانیشە چونە ناوەی گۆی مامکە هەستکردنە بەگرەیە یا هەبوونی دەردراو لە ڕێی گۆی مامکەوە، ئەوانە کۆمەڵێک نیشانن کەواکە کە بێ تۆ حسابیان بکەیت و وەکو ئەلارمێک سەیریان بکەیت. لەپاڵ هەموو ئەمانەشە پشتینە تاقیەکان تاوانێکێک لە گرنگی ئەنزیمەکانی جگەر و گورچیلە ئەوەیە. لەپاڵ ئەوەی کە پێت ئەڵێت جگەرت یا گورچیلەت بە ڕێکوپێکی ئیشەکە ئەلارمە بۆ شوێنێکی تریانی جاری وا هەیە خۆی ڕێکوپێک ئیشەکە، بەڵام لە شوێنی کەەوە کێشەی بۆ ئەو دروست کردووە لە ڕێ ئەوە ئەزانی خەلەکەی ئەو لاشت کوێ و ئەتوانی بیدۆزیتەوە. لەبەرەوە پشتینە گشتیەکان ئەوەی پشتینە ئەوی کە پێماوت فاحسی عام زۆر گرنگن ئەگەر بکرێن. خۆی ئیشەڵا هەمومان هۆشیاریۆمانە بێ کوچکێمە لە ساڵانی ڕابردووە مانوت لەوانەیە لە بووی دەرامەتۆ نەمانتوانی بێز کۆمەڵە پشکنینی تایبەتی وەکو ئاوکارم سەحر ئاماژی پیاکە بیکەن چ پیاوان چ خانمان بووی کە دڵنیابنەوە لە خۆیان، بەڵام ئێستا لەخوا بە زیابێت لە ڕووی ئامێر و ئامێری باشمانەیە کە پێویستمان بە وڵاتانی تر نەبێ سەردانیکەین و لە ڕووی کەسانی پسپۆڕەوە پزیشکی زۆر پسپۆڕی باشمانەیە و شوێنەکانی ئەمانە زۆر باشمان هەیە. بەڵێ یعنی ئەتوانیت تۆ بڕۆی پشکنین بۆ خۆت بکەیت بۆی هیوادارین هەمومان بتوانین ئاگامان لە جەستەی خۆمان منە کاتێک بیرمان کەوێتەوە جەناب دەڵێ شتەکە تیامانە قورس بوو بێت و چارەسەریکران بوو بێ. با بینێک تۆز باسیەوە بکەم ئێستا وەکو نەخۆشخانەی هیوا کە یەخوا لەشتان ساق بێەوە نەک هەر بۆ سلەیمانی بوو هەموو هەرێمی کوردستان و بگرە بۆ خواروی عێراقیش کەەوە نەخۆشتان بۆیێت و چارەسەری بۆ دۆستنەوە لە ڕووی پێداویستیەوە باشن لە ڕووی پشکنینەکانەوە باشن چکە لە بەرەوەی ماوەیەکی زۆر زەختێکی زۆر لەسەرتان بوو لە ڕووی دەرمانەوە باشن کە بتوانن هاوکاری خەڵکی باش پێ بکەن. تاوان من ئێستامەوە لێرەوە سڵاو دەستخۆشی بۆ هاوکار و هاوپیشەکانم لەم لە نەخۆشخانەی هیوا ئەمڕۆ زایدن ئەوەی کە پشووە لەسەر دامودەستەکانی حکوومەتی هەرێما لە نەخۆشخانەی هیوا پێشوازی نەخۆشەکرێت و سەرجەم کارمەندان گەڕاونەتەوە بۆ نەخۆشخانە و ئەمڕۆ بەیانیش نەخۆشەکان توانن سەردانی ئەوە بکەن و سود لە پشتنە پزیشکەکان و چارەسەر پزیشکانی ژوەر بگرن. بە سوپاسەوە بۆ ئیدارەی نەخۆشخانەی هیوا بەڕێز دکتۆریاد و بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و ئێمە لە ڕێی سنووقی کۆمەکی توژوانی شێرپەنجەوە تا ئێستا ئەتوانین بڵێم باشترین خزمەتگوزاری پزیشکی وەکو تاقیگەم وەکو لاینەکەی خۆم باسکەم باشترین خزمەتگوزاری پزیشکی پێشکەش دەکەین بۆ هیچ شتێک نەوەستاوین و ئیشەڵاش ناژوەستین. من ئاگاداری بەشەکانی دەرمان و قاوشەکانیشەم ئەوانیش بەڕێژەیەکی زۆر باش هەموو شتێک نەک هەموو شتێک 100% بەڵام نەخۆش بێتە ئەوێ پەکی ناکەوێت و بەڕێژەیەکی زۆر باش خزمەت دەکرێت کە ئەتوانم بڵێم هاوشانی لە نەخۆشخانە ئەهلیەکانە نییە زۆر کەمە بە ئەمە وەسفێکی زیادە ڕەویستیان نەکردووە دڵنیام نەخۆشەکان خۆیان شایەتیەوەن کە ئەوەی بە کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی هیوا کرابێت بە زیادەوە کردیانەت زۆریان نەکردووە و ئەوە ئەرک و واجبی سەرشانی ئەمەیە وەکو خزمەتکاری خزمەتی توژمانی شێرپەنجە بکەین. یەخوا لەشتان ساق بێ و دەستان خۆش بێ ئەوە کارێکی زۆر باشەیەوەیکەن هیواداریشن بەردەوام بن چکە و ڕۆحەتی ئێوە هاوکاری هەموو خێزانەکانەکە دەستان خۆش بێت لە شێوە ساق بێت مێن بە تەندروستی شاڵ زۆر سپاس.